کاکە گیانەوەتە داعشەی تیرۆریستیە چکە ئێستا وەکو دەبینین مع الأسف کۆڕ و کۆبوونەوە بۆ دژایەتی داعش ناکرێت باسی داعش ناکرێت کە تیرۆریستن و پێویستە بەرەنگاریان بینەوە نا باسی ئیسلام شافعی وا دەڵێ ئەحمەدی کوڕی حەمبەل ئیبن تەیمیە سەلەفیەکان ئاوا باشە تۆ بۆ تۆزێک قسەیەک ناکەی کە خەڵق قبوڵی بێت هەموو خەڵکی کوردستان دەزانن سەلەفیەکان دژی داعش سەلەفیەکان لە هەموو کە زیاتر دوعا بۆ پێشمەرگە دەکەن لە هەموو چین و توێژەکانی مامۆستایان زیاتر چوونەتە ناو پێشمەرگە و دەعمیان کردوون و پشتگیریان کردوون کۆمەچیان کردوون و هەر گەنجێک کە زانی بێتیان بە هەڵە حاڵی بووە و خەریکە فکری توندڕەوێتی و داعشێتی بچێتە مێشتیەوە الحەمدلله کەناڵی ئاسمانی ئامۆژگاری بۆتە هۆکاری ئەوەی کە ئەو گەنجە بێتەوە هۆشخۆی و دوورکەوێتەوە نەخەڵەتێ بەو شتە ئەوە ڕۆڵی سەلەفیەکانە لە کوردستان سەبەبی ئەمن و ئەمانن سەبەبی ئەوەن کە خەڵک دوورکەوێتەوە لە تیرۆریستی ئێستا تۆ دێی دژایەتی سەلەفیەت دەکەیت و باسی داعشم بۆ ناکەیت نەوەڵڵا ئەو کەسانەی کە دژایەتی ئیسلام دەکەن واللهی ئێوەن لە ڕەتفعلی ئێوە داعش دروست دەبێت چکە گەنجێکە کاتێک کە دەبینێت تۆ ئیهانەی مقدساتی ئیسلام دەکەی قسە بە ئەئیمەی ئیسلام دەڵێیت بە حسابی خۆت قسە ڕەخنە لە قورئان دەگریت ئێم گەنجەش علمێکی وای پێ نییە بڵێ من سەبر دەگرم تەحمل دەکەم بە نەسیحەت خەڵک تێدەگەێنم کە نەخەڵەتێ بەوە نە پەلاماری توندڕەوێتیەدا دەڵ ئەمە کافرە و پێویستە لە ناوی برم کەواتە ئەم فکرەی کە ئێوە دەستی دەدەنێ بۆ دژایەتی ئیسلام لەوەوە تیرۆر دروست دەبێت لەوەوە داعش دروست دەبێت نەک سەلەفیەت داعش دروستکە سەلەفیەکان گەورەترین ڕێگرن لەوەی کە گەنجان بە داعش بخەڵەتێن و بچنە ناو داعشەوە